مهربانی یعنی پێشوو قیامەت، مهربانی یعنی ڕێگەی ڕاست، مهربانی یعنی پەیامداری، مهربانی یعنی بە دووری یەکسان لە هەموو عالەمی نزیکین، بە دووری یەکسان لە هەموو عالەمی نزیکین. ئەمە لە پێناو قیامەتی خۆمان ئەوشەی دەکەین لێکە ئەمە بووینە مصلح لێ خەڵک جنم پێ دەدا، ئەمە بووینە مصلح لێکە پێغەمبەر 40 ساڵان صالح بوو کەس جوونی پێ نەدەدا، زێڕەکەیان دەهینا کنەویان دادەنا پێیان دەگوت صادق الئەمین. وەچی هیجرەتی کرد لە بۆ مەدینەی ئیمامی عەلی لۆ لە جێ خۆی دانا تاوەکو ئیمامی عەلی ئەو ئامانەتەی بداتەوە عالەمە چێ بداتەوە چێ بداتەوە ئەو کافرە بێدینانەی کە دەری دەکەن کە لێی دەدەن وەتی ئەوە ئامانەتی وانە بیان دەنەوە. ئەمن پەروەردەی ئەو پێغەمبەرەیمە چاومان لە پارەی کەس نییە ئەوەی لێشمان بداتن ئامانەتی لەکنەمە بدەینەوە چونکە ئیمامی عەلی دانا فێری کردین پارە و زێڕەکان بدەوە چێ بدەوە قوڕیشەکان ئەو قوڕیشانی کە دەریان دەکرد تووشی ئاوارە و دەربەدەریان کرد لێیەکە ئەمە دەرێن چه ئەمانەتی لەکنەمەیە با بدەینەوە. ئەمە صادق الئەمینین بەڵام ئەمە ڕاستە 40 ساڵات صالح بووین بەڵام ئێستا مصلحین. ئەمە دەمانەوێ کارتی تەندروستی جوان بکەین، ئەمە دەمانەوێ شان بەشانی نەخۆشخانەی حکومی و تایبەتیەکان دکتۆری جوان بکەین، ئەمە دەمانەوێ هێلانەی لە بۆ یەتیمە بێباوکەکان دروست بکەین دەرێن لە جاتی بابتان دێن ئیشێ دەکەین، ئەمە دەمانەوێ ئازاری لا بکەین، ئەمە دەمانەوێ قەڵەوە تەمبەڵەکان بکەینە قەڵەوە خۆشویستەکان، ئەمە دەمانەوێ مستحیلی دروست بکەین، ئەمە دەمانەوێ لە کەس نەترسین، ئەمە دەمانێ بە سەربەرزی بژین حسبي الله ونعم الوكيل شعار دورشمانە پشتمان بەخوای قیمە و خوای گەورەش دەفەرمێتن ئەوەی خوای بەپەرستی يرزق من حيث لا يحتسب. خوای گەورە ڕزقی دەنێری، خوای گەورە پارەی دەنێری، ئەتوو پشکت سەحەب دەکەی و خوای گەورە دەنێری، ئەمە پشتمان بە کەس قیم نییە پشتمان بە خوای قیمە، ئەتوو لێرەش سەحەب کەوە لە ئەمریکای پارەم لە بۆ دەنێرنەوە. حسبي الله ونعم الوكيل دروشمانە ئەوەش دەستی خێر ئەوەش دەستی خزمەت. میهرەبانی دڵسۆزی و لێزانی